جاران سەرێکم هەبوو لەگەڵ هەزاران سەودا، ئێستا هەزار سەر و تۆش تاقە سەوداکەی. جاران خەمێکم هەبوو لەگەڵ هەزاران بریا، ئێستا هەزار خەم و تۆش تاقە بریاکەی. جاران دڵێکم هەبوو لەگەڵ هەزاران هیوا، ئێستا هەزار دڵ و تۆش تاقە هیواکەی. نامەیەک بۆ هاوڕێم کاک هیوا ئەحمەدی کە لە وڵاتی نۆروێژ لە نەخۆشخانەیە. لەمێژە دەدناسم لەو کاتەوە کە من مناڵێکی شەرمێونی ئارام، ئێواران بابۆڵە بەدەستەوە لە سووچی کۆڵانەکەمان ڕادەوەستام و سەیری گەڕانەوەی خەڵک لەسەر مەزرا و هاتوچۆی تەراکتۆر و دەنجی گاڕان و واقەواقی بۆقەکانی نێو جۆگەلەی قەراغ ماڵان و قریوە قریوی کچانی سەر ڕێگای کانی و مۆسیقای پەرەسێرکەکانم دەکرد. تۆش تازە لاوێکی دەم و چاو خڕی سەر بە کڕوزە کە ئەو کات هەر وەک یاریزانەکانی تۆپی پێی دەیەی نەوەدی زاینی دەچووی. وەک هەموو لاوێک گوڵخونچەیەک بەدەستەوە یانی شەمامەیەک لە ناو دەستاندا، وەکو ئەوەی بڵێ خەڵکی دەیەکەی ئێمەی، لەگەڵ لاوانی تری حەسەن نوران بە کۆڵانەکاندا جەهێڵایەتیت دەکرد و خودا دەزانێ دڵی چەند چیژی قەدباریکی خاڵ لە ڕووی کوڵمە بە تاو سوتاوی دەیەکەمانت بە خۆتەوە ڕەوگیر کردبوو. دواییش تووک و دوعای هەمووانت ئاراستەی براژنە مەهنازی جیرۆدەی خۆت کردبوو. چەند ساڵ دواتر بێگومان ئەگەر خەڵکی یەک ئاوایی باین بە پێی ئەو تاریخ و ڕێکەوتەی کەشاییەکەتان هەبووە، من هێشتا منداڵ بووم و ڕەنگە زۆرتر لە دەیان تاقتمەنی ئەو کاتم خڕ دەکردەوە و تێریش پڵاوم دەخوارد. ئاخر ئەو کات من لە هەڕەتی مێرمنداڵیدا بووم و تۆش پیاوێکی تازە پێگەیشتووی خوێن شیرینی تازە زاوا کە شاد بە سەپان حیساب نەدەکرد. ئەگەوە بیرت بێ ئەو کاتی زۆزوو پێشمەرگەکان لە گوندەکەمان دەبینران و بۆ سبەینی یەکەش جاش و پاستار پێوەردەبوون جاوەرە لە خەڵکیدا. لە ڕاستیدا ئەو کات ئەگەرچی ناوچەکە ئارام نەبوو، بەڵام زۆر زۆریش خۆش بوو. ساڵان هاتن و ڕۆیشتن، منیش ببووم بە پیاو، هەڵبەت بەڕواڵەت. لە هەمان ماڵی خزمەکەتان کە دەیان ساڵ پێش تۆ بە سەردان دەهاتیە ماڵیان و جیرانی ئێمە بوون، هاوڕێیەکەم ئەحمەد واتە ئەو کوڕە تازە پێگەیشتووە بێباب و دوور لە نازی دایکەی هەر ئەو ماڵی کە ئێستا ئیتر لە زانکۆ وانەی دەخوێند و دەیان ساڵی تەمەنمان لە دارەدارەوە تا زانکۆ پێکەوە تێپەڕ کردبوو، بۆ ساتێک بێدایکی و هەتیوی مێشکی ئەوی ئەسیری هەستی جەوانی و بێکەسی کرد و بە خواردنەوەی ژەهرێک کە بۆ بەرژەوەندی مرۆڤ دروست کرابوو، واتە دەرمانی چەوەندەر، ژیانی بۆ هەتایە لەدەستدا و منی ئاواڵی منداڵی و شەوانی پڕ لە پێکەنینی خۆی لە گەنجەتیدا دڵ بریندار کرد. ئەو جاری لەو ڕووداوە جەرگبڕەدا جەنابتانم ناسی. ڕەنگە تۆ لە هەموو کەس زۆرتر زانی بت کە من چەندە ئەحمەدم خۆش دەویست. ئیتر دوایی سەرخۆشی ئەحمەد هەموو ڕۆژێک بۆ سوکنایی دڵم بە بیانووی کێلەکەی ئەحمەد کە بڕیار بوو خۆت بە خەتی خۆت بینووسی سەردانی دوکانە خنجیرانەکەتم دەکرد و چەند کات ژمێرێک لە دنیایەکی تەواو هونەری دوکانە خۆشنووسێکەتدا
خەمی لە دەستدانی هاوڕێیەکەم سووک دەکرد. تۆش باش دەتزانی کە من چیم لە دڵدایە و لە خزمەکانی ئەحمەدی بێکەس هەر تۆ بووی کە هەستت بە خەمە قورسەکەی من دەکرد. وە بیرمە ڕۆژێک قەڵەمەکە دوێدام و کوتت وەرە خۆت بەشێک لە چێلەکەی ئەحمەد بنووسە. دەستم بۆی نەدەچوو، بەڵام لەبەر حورمەتی جەنابەت قەڵەمەکەم هەڵگرت و بە لەرزە لەرز ئیدامەی شێعرەکەم نووسی و هاوکات لە باڵ خۆشمدا هەر قسەم لەگەڵ ئەحمەد دەکرد. ئیتر ئەوە بوو بە سەرەتای دۆستایەتیمان. ساڵی 1376 هەتاوی بوو. خاڵی هاوبەشی نێوانمان ئەحمەد بوو کە ئیتر ئێستا نەما بوو، بەڵام هەر باسمان دەکرد. هۆنراوە کوردیەکەی من بوو کە ئەو شەوی لە سەرخۆشی ئەحمەد خوێندمەوە و خۆم و زۆربەی خەڵکی ئاواییم وە گریانێکی دوور و درێژ خست و هەروەها خاڵی تری هاوبەشمان خۆشنووسی بوو کە منیش کەمێکم لێ دەزانی و وەک هەموو بەشەکانی ژیانم قەت لە هیچ شتێکدا نەبووم بەوەستا و وە دوای هەموو شتێک کەوتم. بەڵام شانازی ئەوەم هەبوو کە لە زۆربەی ئەو بوارانەدا کەسانی شارەزا بناسم و هەڵس و کەوتیان لەگەڵ بکەم. دۆستایەتیمان درێژەی هەبوو. خاڵە هاوبەشەکان زۆرتر بوون کە ئێستا ئیتر لە حیساب نایەن. ڕەنگە کوردایەتی و ئەخلاق و هتت سەرەکیترینیان بن. وای لێ هات کە تووشی هەندەران بووی و چووی بۆ تورکیا. منیش هەر ئەو دەردەم بەسەر هات، دەردی هەڵوەدابوون و ماڵ تێکچوون. وەک بڵێ ئەوەش بوو بە خاڵی هاوبەشمان. کە هاتم بۆ تورکیا ڕۆیشت بووی، بەڵام لەو سەری جەمسەری باکووری گۆی زەوی لە هەرێمێک کە ناوەکەیم هەر لە کتێبی جوغرافیادا بیست بوو و بەڕۆح لە سەرمایەکەی دەترسام، واتە ناوچەی بەستەڵەکی ئیسکاندیناوی لە دوو وڵاتی جیران یەکترمان گرتەوە، تۆ لە نۆروێژ و منیش لە فینلاند. بە تێپەڕبوونی ئەو چەند ساڵە دڵمان لە یەکتر دوور نەببووەوە. زوو بووین بە هاوڕێی جاران و بە کۆمەڵێک ئەزموونەوە، ئەو جار گەرمتریش لە جاران لە خەم و خۆشی یەکتردا بەشدار بووین. وای لێ هات بووی بە خاوەن بووک و منداڵەکانم لە تۆڵەی بابیان پارەی زەماوەندی کوڕەکەی تۆیان هەڵدەگرتەوە. کاکی واژیان، دەبێ کارێک بکەین ئەو چیرۆکە بەکردەوە بۆ نەوەکانی ئێمەش دووپات بێتەوە. برای خۆشەویستم، کاکی واژیان، زۆرتر لە جاران تاقەت بێنە و زووتر چاک بەوە. پێویستە بە زووی ماڵی کاکهێمن لە بێرگێنەوە بگوازیەوە بۆ لای خۆتان و سێ کوچکەکەمان نزیکتر کەینەوە و پێش بە بایەک بگرین کە ڕووناچی ماڵمان لێ دەکوژێنێتەوە. زووتر چاک بەوە و داوەتێکی ترمان بۆ سازکە با تۆڵەی کامیاریش لە کەیوان بکەینەوە. ئاخر دەزانی زۆر پیس خۆم بۆ ساز کردووە. چاوەڕێم هاوینێ کاکهێمنیش ساز کەی و هەڵی خەڵەتێنی و بۆ دەڤەری ئێمە بێن و نەکەی بەو بیانوویە خۆت بخەی و لێمان نەپرسی و پشت بەو ئینتێرنێتە بێهێزەی نۆڕوێژێ ببەستی. جارێ لەکوێی نەخشەم زۆرە بۆتان. دڵنیام تۆش بەرنامەت زۆرە، کەوا بوو تاقەت بێنە و خۆت تیارکەوە بۆ ئەو ڕۆژانەی کە سێقۆڵی بچینەوە باڵاگیر و حەسەن نوران و لەوێش ڕابەر کاوێدا بۆ گوندەوێڵەی. هەر ساغ و سڵامەت بی و دوور بی لە نەساغی و ناسازی. ساڵی 2017 زاینی، هاوڕێت مام کوردنژاد، فینلاند.